پێکمان ئەمڕۆ میدیای جیهان باس لەم هێرشەی ئیسرائیل بۆ سەر ئێران دەکات و لێکەوتەکانی و ئەوەی کە چاوەڕوان ئەکەن چییە؟ چونکە دەمێکە چاوەڕوانی ئەو هێرشەک دەکرێت کە ئیسرائیل بیکاتە سەر ئێران لە ئەنجامیەوەی کە ئێران هێرشی لە مانگی ڕابردوو کردبووە سەر ئیسرائیل. ئەمە چاوەڕوانکرا بوو، بەڵام ئێستا لە دوای ئەمەوە نازانن کە چی ئەبێت. هەر لایەنێک و شرۆڤەیەک ئەکات، پێویستە شرۆڤەی زیاتر بکرێت بۆی کە ئەنجامەکان زۆر زیاتر ڕوونتر بن یا شتێک دەست کەوت بێت کە لی تێبگەین لێکەوتەکانی هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران چی ئەبێت. ئێمە لەگەڵ ئاراس عەبدوڵڵاه چاودێری سیاسی گفتوگۆی زیاتری ئەم بابەتە ئاکەین کە میوانە لە کوردستان 24. بەخێراتی کاگاراس. سپاس بۆ جەنابێت. پێش هەموو شتێک ڕۆیتەرز هەر ئێستا وتی ئێران وەڵامی ئیسرائیل ئەداتەوە، یعنی ئەم بازنەیە هێشتا بەکراوەی ماوەتەوە و قەپات نەبووە. هەر شە لە دەستگاکی ڕاگەاندن بڕاو ئەکرێتەوە وەکو ئەگەرێک سید ئەکرێت لە ڕووی یاسای نێودەوڵەتی یا خودتاندین لە یاسای جەنگەوە. ئەوەی کەوا کە کراوە چاوەڕوانکرا بووکەوە ئیسرائیل وەڵامی هێرشە موشکیەکانی ئێران بداتەوە. دوێنێ شەویش بەرە بەیانی ئەوڕۆ دیتمان ئەو هێرشە ئەنجام درا، چەپێگەیەکی سەربازی کراوەتە ئامانج، بەڵام با بڵێن ئەدای ئەو هێرشە تا چەند کاریگەری لەسەر دەوڵەتی ئێران کردووە ئەوە دیار نییە. ئایا ئەوە قۆناغی یەکەمی هێرشەکانی ئیسرائیل دەبێت؟ چونکە ئەوەی کە لە پرۆتۆکۆلی ئیسرائیلی هەیە لە بواری سەربازیەوە باسکراوە، ئێران چەند قۆناغی ئیسرائیل چەند قۆناغیشتر ئەو هێرشانە ئاراستەی ئێران دەکات. بەڵام لە ئەگەری وەڵامدانەوەی ئێران لە کاتی ئێستادا لەوانەیە ئەو هێرشانە خێراتر بکات لەلایەن ئیسرائیلەوە. وای پێ دەچێت خۆی هێرشەکات ئەوەی کە ڕۆیتەرز ئەڵێ ئێران وەڵامی ئیسرائیل دەداتەوە، پێت وایە خۆی هێرشەکات یان لەلایەن ئەو وڵاتانی کە لە ناوچەکە هەن و بۆ خۆتان نەزانن ئێران نەیەوێت خۆی دەست بۆ ئاگرەکە بەرێ بە مەقاشێکیشی پێ بکات؟ من لەو بڕوایەدام نە کۆمەلگای نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی کە ئەمریکا ئەو ڕۆسەرکردایەتی کۆمەلگای نێودەوڵەتی ئەکات و نە ئیسرائیلیش و نە وڵاتانی ناوچەکەش نایەنەوێت ڕژێمی ئێران وەکو سیستەم بڕوخێنرێ، یانەوێ ڕژێمی هەبێت لە ئێران بەلاوازی بینێتەوە، دەست و پەیوەندەکانی ببڕدە لە ناوچەکە. دووش ئەوەی کە لە ناوچەکە ڕوودەدا بۆ ڕاستکردنەوەیەک وڵاتانی ناوچەکە نین وەکو هاوپەیمانی ئێران، کۆمەڵێک یانی غەیرە دەوڵەتی نەبوونیان هەیە لەناو ئەو وڵاتانە. بۆی هەرچی دەشبینین کۆمەلگای نێودەوڵەتی بۆ بێدەنگە لە ئاسێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە، بۆ سەر حیزب الله لوبنان، بۆ سەر هەندێک گروپ لە سووریا، بۆ سەر هەندێک گروپ لە عێراق. لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتیدا ئەو گروپانە کەوتنتە ژێر کاریگەری سزا نێودەوڵەتەکانەوە کەواتە کەوتنەتە بلاک لیستەوە بە چاوێکی تیرۆریستی سەیریان نەکرێت. بۆیە کۆمەلگای نێودەوڵەتی ئەیبینین بێدەنگە لەلایەشتر شەڕی ئیسرائیل لەگەڵ ئەو گروپانە ئەو وڵاتانە ناچێتە چوارچێوەی شەڕی دەوڵەت لەگەڵ دەوڵەتەوە لە ڕووی یاسای نێودەوڵەتیەوە. ئەو گروپانەشمان لەبەر ئەوەی لە چوارچێوەی تیرۆرە لە بلاک لیستە بوونیان هەیە، کۆمەلگای نێودەوڵەتی خۆی بێدەنگ دەکات و بۆ لەناوبردنی ئەو بە لەناوبردنی ئەو گروپانە و کەمکردنەوەی مەترسی لە ئاسایی لەسەر ناوچەکە. ئەمە وەکو لاستیکە گوایە هەر کێشی دێت، هیچ گومانی تێدا نیە. ئاگادارکردنەوەی یەکتر بەلێدان ئەو وا دەگەێنێکەوە، یعنی دوێنێ شێوش زۆر بەزۆری کەناڵەکانی ڕاگەیاندن ئاماژە بۆ دەدەن کەوا ئیسرائیل ئاگاداری ئێرانی کردوێتەوە کە لێی دەدات. ئێران کە دەوێتی لە موشک بارانی ئیسرائیل کە ئاگادارێک هاتەوە موشک بارانی. بەڵام هەردوێنێش بوو کە ئیسرائیل وتی هێرشەکانمان حالیان ڕای ئەگرین لەبەرەوەی کە بەپێی ئەو زانیاریانی کە دزە پێکراوە ئێران نەزانێ ئێمەکەی ئەمانەوێت لی بدەین و بە خوتەکەی زانیوتر لی نادەین، چاوەڕێ ئەەکەین، خۆمان ئامادەکەین بۆ جارێکی بەڵام لە هەمان شەوە لە هەمان کاتدا دەیدا. ئەو تاکتێکی جەنگە و بۆ سەرێشەوانی بەرامبەرتە لە کاتی جەنگدا. ئەو شتانە واردە لە یاسای جەنگدا بوونی هەیە. بۆیە ئەوەی لێرە گرنگە ئاماژە پێ بکەین، نە ئەمریکا نە ئیسرائیل نە کۆمەلگای نێودەوڵەتی ئەوە ناخوازن کەوا شەڕێکی دوور و درێژ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕووبدا. زۆر بە زۆری لێکۆڵەوەران لە یاسای جەنگ و لە یاسای نێودەوڵەتی وای دەبینن کەوا تقریباً ڕێککەوتنێک هەیە لەسەر بە ئامانجگرتنی یەکتر و چۆنیەتی ئامانجەکەش تا چەند زیانیشی هەبێ. ئەگەر جەنگەکە بێتە بۆ باشتر ئەگە سەی دیشکەنەوە پێگە سەربازیانەی کەوا لەناو ئێران بە ئامانجیراون پێگەی سەربازی زۆر گەورەنین پێگە ئەتۆمیەکان نەکراوەتە ئامانج، بەڵام 100 هێرش کراوە، 100 فرۆکە هێرش کراوە و ئێران ئەڵێت هێرشەکە بچووکە کاتەوە، ئەڵێ زیانێکی وای پێ نەگەیاندوین. ئەمە واتای چی ئەگەێنێت؟ واتای وەگەێنێت کە ئێرانەیەوێت تەواو لێرە و بیبڕێتەوە بابەتەکە قفل بدات. ئەوەی کە ئێران کردی بەرامبەر بە ئیسرائیلی ئەتیبارێکی ناوخۆیی و ئیقلیمی و نێودەوڵەتی بوو بەهۆی
کوژرانی سەرکردەی حەماس لە ناو خاچی ئێران بەهۆی کوژرانی سەرکردەی حزب الله لە لوبنان کە ئەوانە بە دوو حەلیفی سەرەکی وڵاتی ئێران هەژمار دەکران بوون بە قوربانی ئەو سیاسەتێکەوە لە ئێران ژناوچەکەدا دەیجێڕێ ئەوان یەکەم جار ڕویان لە ئیسرائیل کرد و ئیسرائیلیان بۆمباران کرد و بەتایبەتی لە کاتێکەوە حەماس چوە ناو خاچی ئیسرائیلەوە ئەوە چی کرد پێگەیەکی شەرعی و یاساییدا بە ئیسرائیل بە پشت بەستن بە مادەی 50 ڕێکەوتنامەی نەتەوە یەکگرتوەکان الدفاع الشرعي مافی ئەوەی هەیە بەرەنگاری لە خۆی بکاتەوە ئێستا یەک لەو مادانێکەوە ئیسرائیل زۆر احتیمالی لەسەر دەکات مادەی 50 ڕێکەوتنامەی نەتەوە یەکگرتوەکانە دەڵێ ئاسایشی نەتەوەی من هێرش کراوەتە ناو خاکەکەم کۆمەڵ زیاتر لە 1000 کەس ناو خاکەم کوژراوە بۆیە مافم هەیە لە دەرەوەی خاکەکەشم ئەو دژمنانێکەوە بەرامبەر بن بە من یان هەوڵ دەدەن ئیسرائیل لاواز بکەن من لە ناویان بم بۆیە ئەو هاشوهوشە ئەمێنێ ماوەیەکی بۆ ئێرانیش ناتوانێت بڵێت من بەرپەرچ ئەدەمەوە لەبەرەوەی کە منیش بەرگری لە خاکی خۆمەکەم خۆی ئینتیلاق چی یەکەم جار هێرش ئەکە لە یاسای نێودەوڵەتی کە یەکەم وڵات دەستی بە هێرشکردن کرد بۆ سە وڵاتیشتر ئەوی تر پێش بە مادەی 50 دەبێستێ دوای ئەوەی کە ئەو درێژەی کێشە تر لە دوایەوە مادەی 50 قۆناغی جەنگەوە جەنگ لەنێوان دوو وڵات جەنگ لەنێوان دەوڵەتی و کیانێکی غیرە دەوڵەتی قوارەیەکی غیرە دەوڵەتی لەنا ئەو جەنگەدا دەمێنینەوە تاوەکو بابەتەکانێک لای دەبێتەوە ئەتوانی بڵێن 180 ئیسرائیل توانێتی ئاماجەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بپێچی بۆ لێدان لە دژبەرە سیاسیەکانی خۆی لە ناوچەکەدا لەو دژبەرانەی کەوا دژی بوونی دەوڵەتیش ئیسرائیل لە ناوچەکەدا هەنا ئێستا کاریگەریەکان گەشتە سەر ئاستی ئێران تا چەند ئێران وەڵامی ئەو هێرشەی دەبێت کە دوێنێ شەو یان بەرەبەیانی ئەوڕۆ ئیسرائیل کردی ئەگەر هاتوو وەڵام هەبێت بە تاکید ئیسرائیل هێرشی دەبێتەوە بەڵام هێرشەکان لە چوارچێوەیەکی دیاریکراون لە حاڵەتی ئێستادا چونکە کۆمەلگای نێودەوڵەتی و ئیسرائیل ئەمریکاش داوێ ڕژێمی ئێران بگۆڕێ بەخش کەواتە لێرە باوە پرسیارە بکەین تا چەند ئێستا ئیتر ئیسرائیل گۆڕایەڵی ئەمریکا بێت یەک جار گۆڕایەڵی نەکرد ئەمریکا لی زویر بوو بەڵام ئەم جارە گۆڕایەڵی کردو تا چەندێکی تر هەر ئەم ئیسرائیل لەناو ئەو چوارچێوەی گۆڕایەڵی ئەمریکا ئەمێنێت چکە داوای لێ کرد لە پێگە ئەتۆمیەکان نەدات لە پێگەی نەوتی نەدات و ئیسرائیل بە قسەی کرد بەڵێ هیچ گومانی تێدا نییە بوونی ئیسرائیلێکی بەهێز ناوچەکە بە پاڵپشتی بەهێزی ئەمریکا لە بۆ ئیسرائیل هەر دەرچوونێک لەلایەن کاربەدەستانی ئیسرائیل لە ئاکار و گفتاری ئەمریکا بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کاریگەری سلبی بەسەر وڵاتی ئیسرائیلدا دەبێت شەرتیش نییە ئەوەی لە ڕاگەیاندنەکان ئێمە جۆمان لێ دەبێت ئیسرائیل پرسی بە ئەمریکا نەکردووە یان پێچەوانی ئەمریکا تەبعاً لە سیاسەتی نێودەوڵەتیدا و لە ئاسای جەنگدا زۆر کۆمەڵە یاری هەن ئەکرێن لە ناوچەکەدا ئاگادار کرا بێتەوە ببوورە ئەم پرسکردنە بۆ خۆت دەزانی ئەمریکا بەرژەوەندی لەوەیە کە بزانێت چ کاتێک هێرش ئەکرێت لەبەرەوەی کە پێگەی سەربازی هەیە لە ناوچەکە ئێران جوابی بداتەوە بەڵام بۆ ئیسرائیل نەجوابەکە پرشی ئاگرەکە ئەمریکا بگرێتەوە بالفعل بەخوب هیچ گومانی تێدا نییە زۆر جار کاک ئێران نەوێتی وەڵامی ئیسرائیل بداتەوەی ناتوانێت پێگە سەرچەکانی لە ناو ئیسرائیل بکاتە ئامانج دێ کۆمەڵی قۆنسولخانە و بارەگا و یان هەندێک هێز لە ناوچەکەدا لە ڕێگای گروپەکانەوە ئەکاتە ئامانج ئەمری بیریشمان نەچێ ئەمریکا لەبەر دەرگای هەڵبژاردە ناوێتی بە شێوەیەکی ڕاستەخۆ بۆی کاریگەری لەسەر پرۆسی هەڵبژاردننی ناو ئەمریکا نەکات بێتە ناو بابەتەکانەوە بە شێوەیەکی هێمنانە دوور لە چاوی کامێرای خودتان لێنە پشت پەردەوە ئیعازەدا بە ئیسرائیل بۆ لەسەر ئەنجامدانی چۆنیەتی هێرشەکانی من گومانم لەوە نییە هیچ هێرشێکی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ بۆ سەر قوارەی نادەوڵەتی بێت چ بۆ سەر دەوڵەت ببێ بپرسی ئەمریکا بکرێت ڕای ئەمریکا لەسەر وەرەگری ئەو کات هێرشەکە ئەنجام دەدات زۆر باشە بەڵامێک تری شەیە لێرە ئەم هێرشکردنەی ئەم شەوی باڵێن بەرەبەیانی ئەمڕۆ بۆ سەر ئێران شتێکی دیکە دەرئەخات کە جێگەی پرسیارە پێشتر ئەیانوت جوگرافیای ئێران بەو شێوەیە کە ئیسرائیل ناتوانێت بە هیچ شێوە بە شێوەی زەمینی هێرشی بۆ بکاتە سەر لەلایەکەوە دەریا لەلایەکەوە وڵاتانی دراوسێکە ڕێگە نادەن بە ئیسرائیل ئەو هێرشە بکات بەڵام ئێستا بینیمان لە ڕێگەی ئاسمانی واتوانێت هێرش بکات ئەمە تا چەند بۆ ئێران جێگەی مەترسیە نە ئەمریکا و نە ئیسرائیل نانێ بە شێوەی زەمینی بچنە ناو خاچی ئێرانەوە ئەگەر مەبەستیان ڕوخانی سیستەمەکە و ڕژێمەکەش بێ تەنیا لە ڕێگای ئابلوقەی ئابووری لە ڕێگای سزای زیرەک لە ڕێگای لێدان بە ڕێگای هێزی ئاسمانی و دەریایەوە ئەبێ چاوەڕوانیەوەکە لە ناوە خۆش تێ ڕوو بدە پاشان شێوازی جەنگکردنی تر گۆڕاوە بەڵێ گۆڕاوە ئێستا هیچ وڵاتێک ئەگە سیر بکەی شەر بە وەکالەت لە ناوچەکە لە هەموو جیهان شەر بۆ شەڕی بە وەکالەت لەلایەن گروپەکانەوە ئەکرێت لەلایەن هێزیترەوە ئەو شەرانە ئەنجام ئەدرێ دووش ئێمە بیرمان نەچێت لە سەردەمی جەنگی سبرانین ئەوڕۆ چۆری جەنگ گۆڕاوە
شجری ڕاستەخۆنەوە لە ڕێگای کامیان بۆ موشک و لە ئێران ڕێگای زۆر درۆن کاریگەر و قوڵە بێت لە جۆرەکان لە جۆرانی کە باسیەکەی. بەڵێ من دڵنیام لەوەی کەوا هێرشی ئاسمانی و هێرشی دەریایی لێدان لە پێگا سەرەکیەکانی ئێران کاریگەری لەسەر وڵاتی ئێرانەکە بە تایبەتی ئێران نەگەسیرکەین لە ڕووی ئابوووریەوە تا ڕادێک لاوازە هەر لەگە لێدانی بێڕەبیانی ئەوڕۆ نرخی تومەنی ئێرانی دابەزی کاریگەری سیاسی کاریگەری ئابووری کاریگەری کۆمەڵایەتیش لەناو ئێران دروست دەکات خەڵکی تاران دوێنەشە نووسوە خەڵکی ئەسفەهان دوێنەشە لە ماڵەکانیان دەرچوونەوە ینی کێشە گروفت بۆ ئێران دروست دەکات لەسەر ئاسیناوە خۆ لەسەر ئاستی ئیقلیمیەکە ئەوەی لێرە پێوەرە کە زیاد زۆر باسەکرێ و ئاماژە لەسەر دەکرێت ئێستا ئەیانەوێ ئێران لە ڕووی سەربازیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرەتا دەست و پەیوەندەکان بە شێوەیەکی یەکجارەکی ببڕن پاشان ڕژێمە هەوێ ئەو ڕژێمە بمێنێتەوە ناو ئێران بەڵام بە شێوەیەک مەترسی نەکا بۆ سەر ئێران و بۆ سەر ئەمریکا ئێران ئەگەر جواب داتەوە لە ڕووی سەربازی و لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە زیانێکی زۆری وەردەکەوێت. نەخ مەبەستم لەوە ئەگەر جواب بداتەوە زیانەکانی چ ئێران چۆن ئەتوانێت جواب بداتەوە ئەم بە شێوەی ئابووری ئابلوقەیە خەنە سەر لە ڕووی سەربازیەوە کێشەی بۆ دروستەکەن پێگەکەی زائیفەکان لە ناوخۆ دەنگی ناڕازی خەڵک بەرزە بێتەوە کە تومەن زیاتر بێتە خوارەوە ئێران چ جۆرە وەڵامدانەوەیکیە بێت هەر وەڵامدانەوەیکی ڕاستە و خۆی ئێران بۆ ئیسرائیل یاخود بۆ بارەگا و نقطە سەربازیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە زیانی دەوڵەتی ئێران و ڕژێمەکەی دەشتێتەوە لەوانەیە لە ڕێگای وکەلا الحەرب نوێنەرانی جەنگ لە ناوچەکەدا هەندێشت بکە چ لە لوبنانەوە چ لە غەزەوە یاخود لەو گروپانەی لە سووریا هەندێک گروپی ناو عێراقیش کەوا زۆر جار ئاماژەبەوە دەدەن کەوا ئێمە لە ڕێگای دڕۆن هەندێک پێگەی ئیسرائیلیمان کردوتە ئەمان وەڵامی بداتەوە وەڵامدانەوەیکی ڕاستەوخۆ بە شێوەیەکی ئەوەی کە بینیمان 200-300 موشک ئاراستەی ئیسرائیل بکە دووبارە ئەو هێرشە دووبارە دەبێتەوە لەلایەن ئیسرائیل جەنگێکی ماوە درێژی کورت ئامانج لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوو دەدا کە ئەوەش پێگەی ئێران لە ڕووی ئابووریەوە زۆر لاواز دەکات پێگەی ئێران لە ڕووی سەربازیشەوە لە ناوچەکە لاواز دەکات. زۆر باشە کاک ئاراس با بینە سەر عێراقی حکوومەت باسی عێراقەکەی تر ناکەم کە وەڵامی ئیسرائیل دەداتەوە چونکە مەوالیە بۆ ئێران عێراقی حکوومەت دابینە سەر کاریگەریەکانی ئەم دەسەڵاتی سیاسی عێراق چه کاریگەریەکە خاتە سەر عێراقی حکوومەت و ئەو بەیاننامانەی لەلایەن حکوومەتی عێراقی و لەلایەن خودی سوودانیەوە دەرچووە وا پیشان دەدا کە دەبێت عێراق بێلایەن بێت لەو ناوچەیە چونکە عێراق معادلەیەکە ناتوانێت بەرەنگاری نەهێرشەکانی ئێران لە ناوچەکە بکات نە هەربەرشەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکە بکات. من بەیاننامەکەی سوودانم خوێندەوە دەڵێ بۆ پاراستنی ئاسایشی نەتەوەیمان بۆ پاراستنی هاونیشتمانیان من لەو جەنگە پێویستی ئێمە بێدەنجی هەڵبژێرین محاید بمێنینەوە لە ناوچەکە چونکە ئەو جەنگە لە ئێمە گەورەترە و شەڕی ئێمەش نیە لە ناوچەکەدا پەیامی حکوومەت واضحە لەسەر ئاستی عێراق بە قسەی عێراقاکات عێراقەکەی میلیشیاکان بە قسەی عێراقەکەی نەخێر هیچ کاتێک بە قسەی ئەوە حکوومەتی عێراقی نەکردووە با بڵێن ئەو میلیشیانەی کەواوە وەلایان لە بۆ ئێران هەیە لە ناو خاچی عێراقدا هیچ کاتێک نەحساب بۆ پەیامی دەسەڵاتی سیاسی عێراق بە تەشریعی و بە تەنفیزی و بە قەزاییەکەوە هەڵکێشیەم شەڕە ئەبێ ئەگەر هات و داخلی ئەو شەڕەش بوون لە ڕێگای هەندێک گروپەوە من وای دەبینم هەندێک گروپ لە ناو عێراق بکرێتە ئامانج نەک عێراق وەکو دەوڵەت بۆ نمونە لەوانەیە حزب الله عێراقی ئەنسار الئیسلامی عێراقی سەید الشوهەدا ئەو مقاومەی عێراقی کەوا قەیس خەزعەلی و ئەوانە سەرپەرشی دەکەن ئەوانە بە تەکید ئەگەر بەڵام ئیسرائیل ئێستا حکوومەتی لوبنانی نەکردوتە ئامانج بەڵام خەڵکی سیڤیلیش هەر زەرمەند بوون هیچ گومانی تێدانە لە هەر جەنگێک لە هەر ناوچەیەکدا ڕوو بدا کاتە لە عێراقش بە هەمان شێوە چاڕوان بە حکمی ئەوەی ئیسرائیل و باشووری لوبنان جیرانی یەکن هێرشە ڕاستەوخەکانیش لە ناو باشووری لوبنانەوە ئاراستەی ئیسرائیل دەکرێت ئەگەر ئەوەیەکە بچێت چوو بێتە لوبنان ئەزانێ بارودۆخی لوبنان چۆنە مەساحەیەکی ئەرزی بچووکی هەیە مەقەڕات هەیە لە ناو بینایە جاری وایە لە سەربانی با بڵێن شوقەکانەوە ساڕۆخ ئاراستە ئەکرێ مەساحەکەی وایە بۆیە هەر لێدان لە هەر بارەگایەکی حزبی لە هەر مەقەڕێکی سەربازی لە ناو لوبنان کۆمەڵە خەڵکی بێتاوانی بەبەردەکەوێ شەڕکە کەوتە ناو کۆڵانەکانی زاحی با بڵێن باشووری بەیروتەوە ساڕۆخ ئاراستە بکرێت بێگومان ئەو خەڵکە زەرمەندە بێ ئەوە بۆ عێراق جیایە ئێمە ڕاستەوخۆ لە ناو ئەو شەڕەدانین هەندێک گروپ هەیە لە ڕێگای درۆنەوە من ئەگەر لە عێراق ئەو بارودۆخە ڕوو بدات و یاخود لێدان لە میلیشیاکان هەبێ تەنیا لێدان لە بارەگاکانی و لە سەرکردەکانیان هەروەک بینیمان کاتێکەوە هاودێرکەوتە بەرموشک لەلایەن هەندێک گروپەوە چەند سەرکردەیەکی
ئەو گروپانەی کەوا موشک و درۆنیان ئاراسە دەکرد لەناو بەغدا لەناو شارەکەی خۆیان پێکێنران کوژران بۆیە واتە سەوەر دەکرێت سەرکردایەتی ئەو گروپانە بکرێنە ئاماج لەگەڵ هەندێک لە بارەگایەکانیان. من چەند ڕۆژە پێشێسەر لە بەغدا بووم بارەگاکانی حەشت هەمووی ئاڵای حەشتیان دابەزاندووە و ئاڵای عێراقیان بەرز کردوێتەوە. ئەو بڵاوبوونەوەی حەشت کە پێشتر لەناو بەغدا و ناوچەکانی تر هەبوو نەماوە شاردراونەتەوە لەبەرچی بۆ ئەوی خۆیان بپارێزن لە ئەگەری هەر هێرشێکی ئیسرائیلی یاخود ئەمریکی بۆ سەریان. باش بابێتە سەر بابەتە ئابوووریەکەی چونکە هەمیشە کە جەنگە کرێت یان بۆ بەدەستهێنانی هێزە یان بۆ بەدەستهێنانی ئابووریە وزەیە ئیتر لە وڵاتی بەرامبەر ئەوەی کە ئێران ئێستا تووشی بووە ئابلوقەیەکی ئابووری دەمێکە لە سەرەتی ئەم هێرشانە ئەوەنی تر زیای ئەکات ئەو ئابلوقەیە ناڕەزایەتیەکانیش زیاتر ئەبن. ئێران لە ڕووی ئابووری و بەرەوچۆ ئەڕوات لە دوای ئەم هێرشانە. خۆی لە ساڵی 2023 بەولاوە ئەتوانین بڵێن سیستەمی ئابلوقەی ئابووری بە شێوەیەکی گشتی لەسەر هیچ وڵاتێک فەرز ناکرێت. سیستەمی سزاکان گۆڕانکاری بەسەر هاتووە ناوی نێنراوە سزای زیرەکی نێودەوڵەتی بۆن سەرکردایەتی سیاسی ئەو وڵاتانە پارەکانیان بلۆک دەکرێت کۆمپانیاکانیان بلۆک دەکرێت لە دەرەوە منعی سەفەریان لەسەردا دەندرێ بۆ نمونە ئەگەر سێرکە بڵێ سوپای پازداران چەند کۆمپانیا و چەند پارەی لە حساباتی نێودەوڵەتی هەیە بڕۆگەکرێت لە سیۆفت بانکەکانیان دەرەکرێت ئەتوانین بڵێن ئابلوقەی ئابووری بۆ شێوە گشتی جاران نەماوە کە کاتی خۆی لە ساڵی نەوەتەکان لەسەر عێراق پەرستکرا جۆری سزاکان گۆڕاوە ئەتاوەکو دەکاتە ئیستخدامی قووە بەکارهێنانی هێز بەرامبەر ئەو گروپانەیەکەوە هەیە بۆیە گە سیرکەین تەماشاکەین ئابلوقەی ئابووری وەکو پێشتر لە ئێران ئەو کاریگەری نەماوە لەسەر خەڵکەکە بەڵام دەسەڵاتی سیاسی چونکە مەبەستەوەی لە ناو ئێران هەموو شتێک خۆی بەرهەمی ئەهێنێت ئەوە پێویستی بە دەرەوە مەجالیش ئەدرێ ئێستا ئەشیا ئەچ خاصن ئەو پێداویستیانەی کەوا بۆ خەڵکە لە ڕووی دەرمان لە ڕووی خۆراک کۆمەلگای نێودەوڵەتی ئێستا ڕێی ناگرێت ئەچێ یان مامەڵیان بە دۆلار نیوان هەر بە ریال و بەتمەنی خۆیان کاتێک کە سزا ئەسە پێندرێ ئەگە سزا ئابوو سزاکە گشتی بوو ئابلوقەی ئابووری بوو ممنوع هەر وڵاتێکە مامەڵەی دارایی یاخود بازرگانی لەگەڵ کاتە بۆچی کەمتر لەسەر هاوڵاتیانەکەی کاریگەریە کاریگەریەکەی بۆچی کەمتر بێت و کاریگەری ئەبێ بەڵام من جیاوازیەکم بۆ کردی لەگە سیستەمی ئەو سزایکەوە ئێستا فەرز دەکرێت لەگەر پێشتر ئێستا چیە زیاتر پارەی دەوڵەت من حجی دەکەوێتە سەر لێ ناگەڕن کەلوپەلی سەربازی بفرۆشتێ هەندێک کەلوپەلی معدەنی هەیە بفرۆشتێ بازرگانی نەوت هەندێک بازرگانی تر هەیە ئەوانەی لەسەر من کاتە ئابلوقەکە بۆ حکوومەتەکە زیاتر زەرەر ئەگەنێت وەک لە هاوڵات یەکێ لەو جیاوازانەی کە لە نێوان سزای زیرەکی نێودەوڵەتی و ئابلوقەی ئابووری گشتی هەیە ئەوەیە بۆ یەکەمتر کاریگەری لەسەر خەڵک دروستکە گە سەیریشکەن ئێستا لەسەر ئاستی ئێران خەڵک کاریگەری هەیە بەڵام ئەگەر مقارنەی بکەین بە سزا ئابلوقەی ئابووری گشتەکە 150 فەرقی هەیە. باشە لە ڕووی نەوتەوە ئێران دەتوانێت چۆن سزای وڵاتانی جیهان بدات کە گەروی هورمزی لە بەردەستایە بۆ هێنانی نەوت و ئیتر ڕێڕەوێکە لەوێ وزە هات ڕێڕەوی فرۆشتی نەوت تەنیا با بڵێن گەروی هورمز نییە بۆی کاریگەری دروستکە کۆمەڵە ڕێگایتر هەیە نەوتی پێدەگوازرێتەوە ئێرانیش بە وڵاتێکی یەدەجی زۆر لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ژمار ناکرێت بەدیلی ئێران عێراق لە ناوچەکە ئەندێ وڵاتی ترن خەلیجە وڵاتانی خەریجن لە ناوچەکە بۆیە ئەگە بڵێن کاریگەریەکی زۆر لەسەر فرۆشتی نەوە دروستکەوانە ئەسڵەن ئێستا سزای فرۆشتی نەوت لەسەر ئێران هەیە زۆر جار بە ڕێگای قاچاق ئێران هەوڵی ساختکردنەوەی نەوتەکانی دەدات بە ڕێگای عێراق یان بە ڕێگای ئەفغانستان و وڵاتانی کە ناوچەکەدا هەیە ئەیفرۆشێ. باش کاگاراز چاوەڕوانیەکانی ئێران مادەم هاتینە سەر گەروی هورمز چاوەڕوانەکانی ئێران لەو گروپانەی کە لایەنگری ئێران بۆ نمونە حوسیەکان چییە بێت لە جەنگێکی ئاوها چیان لێ چاوەڕێک هەتا ئێستا ئەو لە ئەو گروپە ئەو قوارە ناودەوڵەتیانەی کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا هەن وەلایان هەیە لە بۆ ئێران دەتوانین بڵێن ئەگەر لە ڕووی استراتیزیۆتی عسکەریەوە سەیری بکەی بەڕاستی پاڵپشتێکی باشی ئێرانیان کردووە شەڕی بۆ وەکالەتێکی باشی ئێرانیان لە ناوچەکە کردووە حوسیەکان هەرچی مەبەستیان بێ لە گەڕی هورز کردویانەتە ئامان بەڵام بیریشمان نەچێت دائیمەن چاودێریان نەسەرە لە هەر شوێنێک قاعدەی ساڕۆغیدا بدرێت لە هەر شوێنێک بۆمبی ژێر ئاویان هەبێ بیهاوێژرێت ئەکرێنە ئامان یان زۆر هێرشەکانیان پوچەڵ ئەکرێتەوە. باشە ئەوە تا ڕادێکی باش توانێتی هێرشەکان کەم کاتەوە. باشە ئێران تا ئێستا چەندێ پشتی چۆڵ بۆ بەنەمانی نەسڕڵڵا بەنەمانی سینوار و بە کوژرانی سەرکردەکانی حەماس و حیزبوڵڵا ڕۆڵی ئێران چی لێ دێت لە مەوضوع؟ طبعا ڕۆلی ئێران لە ڕۆژهڵاتی لاواسە بێ هەروەکو ئابینین لە غەزە شتێ نەماوە بە ناوی ینی دەسەڵاتی سیاسی حەماسە ناوچەکە 180 غەزە لەژێر کۆنتترۆلی ئیسرائیلدایە وا پێ دەچێ و ئیسرائیلیش نیازی وایە ئەتاوەکو باشووری لوبنان ئەگەر
وەکو پاکردنەوەش بێ داخل بێ بچێتە ناو خاکەکەیەوە لە هەندێک شوێن بەناوی 5 کیلومتر و 6 کیلومتر ئەچێ بەڵام جغرافیای لوبنان زۆر بچووکە ڕێڕەویەکەی بە درێژی لەسەر دەریای ناوەڕاست یعنی مەساحەکەی لوبنان 1500 کیلومتر ناکاوە یعنی بەخەت هەولێر نابێ وەکو کە هەولێر پارێزگایەکە لە هەرێمی کوردستاندا چونە ناو بەیروت بۆ ئەو ئاسانەوە ئامانجەکانی دەپێکێ و سەرکردەکانیشی زۆر دەپێکێ و طبعاً کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر لە ڕووی هێزەوە لەسەر ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت ئەتوانین بڵین دەست و پەیوەندەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو لە هەروەڕینە بەڵام وەکو بڵین ڕژێمی ئێران یاخود کۆماری ئێران وەکو دەوڵات بکرێتە ئامانج و نایبن من لەو قەناعەتە نیم وەکو شخصن جارێ ئێستا لە حاڵی ئێستادا ئامانج نێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا نێشتنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بێ لەناو ئێراندا تەنیا لاوازکردنیەتی لە ڕووی سیاسی لەسەر ئاسی ناوەخۆ لە ڕووی سەربازی لەسەر ئاستی هەرێمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ڕووی ئاراست دوا پرسیاریشم بۆ جەنابەت تایبەتە بە ئەمریکا لەم هێرشانەی کە ئیسرائیل کردیە سەر ئێران تا چەند ئەمریکا ئەتوانێت کاریگەری بخاتە سەر هەڵبژاردنەکانی ئەمریکا ئەو هێرشانێک کە کردی هێرشی سنووردار بوون ئامانج لە هێرشە سنووردارێکە ئەو بکەوە کاریگەری نەکە لە هەڵبژاردنەکانی ئەمریکا ئیسرائیل هیچ هێرشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەنجام نادا ئەگەر بۆ فەڵاست بۆ غەزە بێ و بۆ باشی و دووبنان بە یاخود بۆ ئێران بێ بەبێ گفتوگۆکردن و وەرگرتنی ڕای سەربازی لەگەڵ سوپای ئەمریکا شەرنی هەموو دام و دەستگاکانی ئەمریکا ئاگاداری ئەو بابەتە بن بەڵام کۆمەڵە جیهەت هەنا ئاگاداری ئەو بابەتەن کاریگەریەکانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەسەر هەڵبژاردننی ئەمریکا من وای دەبینم نایبێ باش ئێمە دەستخۆشیت لە یەکەین کاک ئاراس عەبدوڵڵا چاودەری سیاسی تایبەت بە لێکەوتنەکانی هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران لەگەڵمان بووی گفتوگۆیەکی چەوەپڕمان کرد سپاس دەکەین کە ئامادە بووی لەگەڵمان زۆر سپاس بە بەڕێستا سپاس